بەناوی خودای گەورە مهرەبان سوپاس بۆ ئامادەبوونتان. تاوان ئەمڕۆ دەمەوێت باس لە بابەتێکی هەستیار بکەم پەیوەست بە دۆخی هەرێمی کوردستان لە دوو ڕەهەندی ئەساسی کە پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانە. بەر لەوە دەستپێک دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە لە ئێستادا هەمومان ئاگدارین کە عێراق بە دۆخێکی ناهەمواری ناسەقامگیری سیاسی و اقتصادی تێدەپەڕێت. ئەم دۆخەوای کردووە کە پریشی ئاگرەکە زوویان درەنگ هەرێمی کوردستانیش بگرێتەوە. بەتایبەت کە ئەمڕۆ دەبینین کە پەرلەمانی کوردستان دوای 4 ساڵ کارکردنی پەرلەمانی کوردستان لە کۆی پێشکەشکردنی 132 پرۆژە و پێشنیاز و بڕیارە یاسا تەنها 45 پرۆژە یاسا و بڕیار و پێشنیازە یاسا بە یاساکراون لە پەرلەمانی کوردستاندا کە ئەمە خۆی لە ئەستازدا مەترسێکی گەورەیە لەسەر بارودۆخی سیاسی و یاسایی هەرێمی کوردستان و لەسەر دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە هەمان کاتدا. بەو گوێرەی کە لەم پرۆژە و پێشنیازە یاسانەدا بیستیان لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە نێردراون و باقیەکەی تری بە هەبوونی بیانووی تەبەعی مالیەوە جێبەجێ نەکراون و نەخراونەتە بەرنامەی کار بەشێکیان. کە لە گرنگترینیان پەیوەستەوە فەرمانبەرانی گرێبەست پرۆژە یاسایی ئاسایش و هێزەکانی ناوخۆ کە یەکێکە لە پرۆژە یاسا زۆر گرنگەکان کاتێک کە هەرێمی کوردستان دۆخی ناهەمواری یاسایی و سیاسی و ئەمنی لە بارودۆخێکدایە کە زیاتر لە هەر کاتێک پێویستی بۆ هەیە ئاوڕێکی جدی لە ژیان و بار و گوزەرانی ئاسایش و هێزەکانی ناوخۆ پێشمەرگە بداتەوە بەداخەوە تەنانەت پرۆژە یاسایە کە 4 ساڵ ئێمە تکراری دەکەینەوە نەتوانراوە بخرێتە بەرنامەی کاری پەرلەمانی کوردستان و بکرێ بە یاسا. هاوتەریب لەگەڵەمانە پرۆژە یاسای کارگە لە کارکەوتوەکان و قەرزی بچووک و مەقاسە و دەیان پرۆژەی ترن کە پەیوەستن بە ڕەخساندنی هەلی کاری یەکسان بۆ گەنجەکانمان کە دەبینین لە هەرێمی کوردستاندا وەکو پێشتریش ئاماژەمان پێکردووە چەند ساڵی داهاتوو سەروی ملیۆنێک کەس لە هەرێمی کوردستان بێکار دەبن. ئەمە مەترسێکی گەورەیە ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبێتەوە کە بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە نییە بۆی و بەداخەوە پەرلەمانی کوردستانیش نەیتوانی وەم پرسە لە ڕێی یاساوە چارەسەر بکە هەرچەندە ئێمە وەکو مەسئولیەتێکی پەرلەمانی خۆمان بە ڕێکاری پێڕەوی پرۆژە یاسای پێویستمان لەم بارانەوە خستۆتە بەردەم پەرلەمانی کوردستان. دۆخی حکوومەتی هەرێمی کوردستان بە جۆرێکە لە ئێستادا کە کەس تەمەنای ناکە بەتایبەت دوای گەمارۆدانی وازەحی پارێزگای سلێمانی دوای ئەوەی کە تەواوی پرۆژە سیادەکانی ئەم پارێزگایە پەک دەخرێ دوای ئەوە بە بڕیارێکی سیاسی بە عەقڵێکی بچووکی سیاسی ئەم پارێزگایە پەراوێز دەخرێ هەر تەنها مانجی ڕابردوو بە نمونەیەکی دیاریکرا و تەنها لە نەخۆشخانەی هیوا 900 نەخۆشی شێرپەنجە لە پارێزگای سلێمانی بە دیاریکراوی لە نەخۆشخانەی هیوا داخڵ کراون. ئەم نەخۆشخانە پێویستیان بە دەرمانە لە بەسرا لە هەولێر لە سۆران لە زاخۆ لە دهۆک لە کەرکووک لە سلێمانی لە هەڵەبجە لە ڕاپەڕین لە گەرمیان لە تەواوی شار و شارۆچکانی عێراقەوە نەخۆشی بۆ دێت. ڕۆژانە ڕێژەی شێرپەنجە لە کوردستان بەرز دەبێتەوە لە نەخۆشخانەی هیوا داخڵ دەکرێت ئێستا نەخۆشخانەی هیوا بێدەرمان دەناڵێنێت. من نازانم خەڵکانێک کە حکومڕانی ئەم وڵاتە دەکەن چۆن هەست و ویژدان و شعوریان ناجۆڵێ بەرامبەر بە ڕۆڵەیەکی ئەم نیشتیمانە کە لە چاوەڕوانی دەرمانی شێرپەنجە خەریکە جیان دەسپێرێ شایەتی بینینی مردنی دەکەین بەڵام ئامادەنین کە دەرمان بۆ نەخۆشخانەی هیوا چارەسەر بکەین و پارەیان بۆ سەرف بکەین. ئەمانە و دایان کێشەی تری خزمەتگوزاری لە هەرێمی کوردستان کێشەی ڕێگاوبان و تەواو نەکردنی جادە دوولاو یەکلاکانی هەرێمی کوردستان تەواو نەکردنی پرۆژە خزمەتگوزاریەکان و نەگەیاندنی کاربای 24 کاتژمێری کە لە عەسرێکی ئێستای وەکو ئێستای هەرێمی کوردستان و دنیا عیبەیەکی گەورەیە تۆ نزیک بە 500,000 بەرمیل نەوت بەرهەم بێنی نەتوانی کاربای 24 کاتژمێری دابین بکەی. ئەمە و نەبوونی نەوتی سپی لە هاویندا ئێستا بەرمیلێکی نەوتی سپی نزیک بۆ تۆ لە 300,000 دینار کە حکوومەتی هەرێمی کوردستان بێپلانە و نەیتوانی ئەم پرسە چارەسەر بکات. پڕشمی ئاگری عێراق بەم عەقڵیەتە حکومڕانی ئێستا هەرێمی کوردستان دوور و نزیک دەگاتە هەرێمی کوردستانیش. تا درەنگ نەبووە ئەمە هۆشداریە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆی زوو بە زوو چارەسەری پرسانی ئێستا هەرێمی کوردستان بکە. هاوڵاتیان لە بارودۆخێکی تەواو خراپدان چیتر بەرگەی دۆخی ناهەمواری هەرێمی کوردستان ناگرن لە کاتێکدا وازەحە لای هەمومان کە پێشتر بە داتا وەرقام نردومانە بۆ سەرۆکایەتی پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان کە داهاتی پێویست بەردەستە بە جۆرێک کە داهاتی ئێستا هەرێمی کوردستان بە نەوت و نانەوتی نزیک دەبێتەوە لە تریلیۆنێک و 200 بۆ 400 میلیارد دینار مانگانە کە کۆی پێویستی خەرجی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ موچە 900 میلیارد دینارە کۆی خەرجەکانی تریش ناگاتە 200 میلیارد دینار پارەی زیاد هەیە بەڵام دەبین کە دۆخی ئێستا هەرێمی کوردستان بەم شێوەیە. ئەمە دووبارەی دەکەمەوە هۆشداریەکە کە پەرلەمانی کوردستان دوای 4 ساڵ نەیتوانیوە بە ئەرچی پەرلەمانی خۆی هەڵبستێ تەنها 45 پرۆژە یاسایی جێبەجێ کردووە و لە بەرامبەرشدا حکوومەتی هەرێمی کوردستان خەریکە بە تەواوی فەشەل دێنێ لە خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە هیوای چارەسەرکردن و بە هیواین پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئەو پرۆژانەی کە ئێمە بۆ خزمەتکردنی هاوڵاتیان تەقدیممان کردووە بیگەێنێتە ئامانج و بیخاتە بەرنامەی کاری کۆبوونەوەکانی و زۆر سپاس بۆیەوە.